تجان سرسلي شغوك يلاو كلاو جاب خيارات شد وشاو أخبك يا واكلاو جانب لي غريب خجانا كم كلا جميع أنا أغمشو الكلام أنا كم باصير صفاو جاسه بكره أنا كم تشان سرشبيجي. بسم الله الرحمن الرحيم. يا رحمن يا رحيم. والشان نسلام وتاكرونو وقتی وش کرده ای برنامه که زحمت تا کشتنو آمین دی په هورامانی گرکتان جباسو ای برنامه هوار و هورامانی و بحث کردی اینای مخدمتانو شوچرا هورامانی که پیسی می سگلیری بیل می په مثلا وش کرده ای برنامه زمانی قیمی چه زمانه پیسی سی نبی نه چرا مثلا حتی چرا تورش نبی او چرا فانوزی بینی وچنی چرا قنیلی یا دست چراوی بینی یا مثلا هر کسامه پیانو هر کسیشه مثلا به چراوکی و نوتش کرده امر اپاس روشناییش اپاسه بی ولی گلیری بینیم و زمانه مثلا یعنیش پیسی سی نبینی وقتی داری بینی دو ورجنی حالا چیه بینی رو وقتی هیچ امکاناتیش نبی ولی ای مخلوقه اینش دلی نبی مثلا گلیری بینیم و حتی وقتی شونشینی فره تایسه ایتی گلیری بینیم مثلا این یعنی اچینه نشین میره رفیقی بینیم وقتی اپیسه ایسه اینه ما گلیر کردن و ایسه جتفی و جه هج کچی و جه وقتی وزی و جه مشگی و جه کشکی و جه اینه گلیر کرینیم گروا بازی کرینیم وقتی قصی کرینیم حتی گرانی واچینی اپاسه اچا جورا بنامه اما برگزار کرینیم وقتی بنامه مثلا شونشینی ما اینه بی بنامه هو نشینیش مثلا بنیه میره واچ میگه کوچ کرینیم زمان ویش که ای کمسای اچه برگزار شا کردن ایسه زمانه 45 هاری لیونی را پیش دیاره بعد آرش چرمیه هکه هرم ده وقتی ثانیه چا تاپلو هنی وقتی لیونی را اواگه مراسم پیسی سی شروع نبیه بی لیون میره اواگه ایتا پاس دست جمعی نیشینی را یو هیلی شاری بینی یو یپراخی شاری بینی یو خپله چربی شاری بینی یو کیلانی شاری بینی یو نانوکره شاری بینی هر یو بنوعیت نینی شاره وقتی دماغینی امام سام الله عبدالله خواف وشکر و درجات شعالی بو امام جمعه هورامانی بی وقتی تلیله کریو فتحه بزیره پی مرده پیشلیاری وقتی شنو آنیره ایتر اینه شاکرده چاشتو چیوکه ایتر من تو بشو من دینی او بشو اوی دی او بشو اوی دی و کچه دفع جنینی و دعا و خیری کرینی و چاد مایگنین و با آنی هر آرش چرمی اچاکو منوی شابی مثلا میراو گیرینی پیملکاو ای هورامانی میراو گیرینی پیملکاو ای هورامانی شوانه گیرینی خیخا گیرینی پی ای دگه ایتق پی جاو گر کسی قصه کرو وقتی گرچی اینه مثلا ایتق خیخویا بینی اینه برگزار کرینی یواش اچاگنه
یو کۆچکەری پەیگەناوی یو کۆچکەری پێ پێڕۆسەمی یو کۆچکەری پەیبەنەنی و هەریو یاگە ئێتر مەسەلەن لوێنی گری و هێن و میرا و جێرینی پەی ئاوی و ئەپاسە ئینێ بەرگزارکردنی و گر کەسی ئێوە ئیسە ئی کۆمساییسە بەرگزار بوو بە عینوان و ئاوەختین مەسەلەن بەرگزارشکەرە وەڵا ئێمە ئیسە هەرچە تامی مەسەلەن ئی ڕێژچەرمی و مەسەلەن ئی قسی ئین و هەورامانی ئیسە تامیر نازمی ئینە دلێماوە کۆریۆ مەسەلەن فۆتیۆ بلو هەر ئینی ئی جوانی مەسەلەن ئیسە ئێمە هەرمی یا ئینەی نامێ چەنیشتێر میرە هەر تامیر نازمی ئیسەی چەر بەرگزارشکەرمێ ئەپان و ئەو نازمێ کۆریۆ نازمێ فۆتیۆ ئاوەختی نازمێ خولاسە چەنەما کۆریۆوێ بازیەکی ئێمە قولانی مابێ و ئاوەختی تاقیلە شانانی مابێ و بیلانی مابێ و دوێ نوعێ بیلانی مابێ کەڵکوشتی مابێ و هەشە پۆخینی مابێ و کەڕەکەشەلە مابێ و تۆپشەقانی مابێ و ئەرد و بارتمەتیتکەرونێ بەچوولە ماڕانی مابێ و هەشە پۆخینی مابێ و وێشارایلی مابێ و ئەپاسە ئینی مابینی بازی مابینی ئەپێسێ ئێتری ئەوانشە ئینی مابینی ئینە بازیەکی ئێمە بینی دەی ئیسە ئینی هیچ کام نەمەنینی وەڵا ئینی بەخوا گرفۆتیەنی ئیسە زارۆڵێ مەوینی قولانی کەڕ و زارۆڵێ مەوینی ئابە بازی کەڕ و ئاوەختی ئێتر ئینی مافوتیەنی نەمەنی هەورامان لە ڕابردووە شەونشینیەکانی هەر وەکو ڕۆژەکان بە یەکۆبوونی بوو هەروە کە خەڵک لە توولی ڕۆژە بە یەکۆبوون و بەدەم یەکترەوە بوون و کارەکانی ئاوایی و گەلە کۆمەی ئاواییانە کرد بە شەوی چارە لای یەکا بوون مەسەڵەن بە شەوە خەڵکە هاتن دانیشتن تایفەیی و قۆمی و خزمی و کەسوکاری و ئاوایی و لە دەوری یەکۆ جەمەوە بوون لە ئەوڵی ئێوارەوە تا کاتی خەوتن هەر شتیان بوو بۆ ئەنجامدان بە تایبەت مناڵ ئەو کاتێ ئحساسی بێتاقەتی ناکرد ئەوەندە کایەکان شیرین بوو ئەوەندە خۆش بوو مەسەن لە هەر لە ئەوڵی ئێوارەوە دەستیانەکرد بە ڕازگەڕاندنەوە ڕازەکانی قەدیمیان ئەگەڕاندەوە زوان خەڵەتێنەیان ئایاموت مناڵیان ئەخستە ناو قسە و بەحسا تقریبەن جۆرێک بوو کە مەسەڵەن ئەو مناڵانە ئەکەوتنە ناو چالشە ئەم خەڵکە زێهنی دەرگیر بوو دەرگیری یەکتر بوون شتیانە گەڕاندەوە زوان خەڵەتێنە ئەم جارە چیستان ئەو شتانیانە گەڕاندەوە لە دوای ئەوە ئەهاتن دانیشتن کایەکانیانە کرد کایەکان ئەوەندە تایبەتی بوو مەسەڵەن جاری وا بوو پاشا وەزیریانە کرد کابرا بوو لە ماڵی خۆیان دانیشت بوو لەو ماڵە لەو کۆبوونەوە کۆنیشتە پاشا دەستی یەکرد بە فەرماندان بە وەزیر من مەسەڵەن کەشکم گەرەکە لە ماڵی حاجی ئەحمەد شێ ئەو نەفەرە وەزیرە ئەفرادی بناردایە ماڵە ماڵ بۆ ماڵی حاجی ئەحمەد فەرزەن حاجی ئەحمەد نییە لە ماڵە وەڵا ئەشێ پێداکەین تازە پاشا دەسووری داوەی کەشکی ئەوەی گەرەکە کەشکیان لە ماڵی حاجی ئەحمەد پێدا کردایە بۆ ئەو بەو جۆرە ئەو خەڵکە شەویانە گوزەران بە یەکۆ بوون کایەکانیان کە ئەنجامەدا بەتایبەت کایەکانی ڕۆژ لەگەڵشەوە فەرقیان بوو کایەی ڕۆژ جۆرێک بوو کە مەسەڵەن تایبەتی مناڵەکان بوو مناڵەکان ئەملا ئەولانەی لەسەربانەکانە بازبازان بیلان وشارایلێ هەمانە مەسەلێ ئەمە کایەکانی ڕۆژ بوو بەڵام بەشەوە مەڵا تەقتەق بوو هەشە پۆخینە بوو پاشا وەزیری بوو کایەهایەک بوو قت و گڵ بوو دوای کایەکانیش ئەم جارە دائەنیشتن دەستیانە کرد بە شەوچەرێ شتیانە هاورد ئەتر خەڵک لە توولی ساڵە خواردەمەنیەکانیان کردو حازریان کردو بۆ شەو ئەتر شەو دائەنیشتن شتەکانیان ئەخوارد و شەویانە گوزەراند و بە یەکەوە قسەیانە کرد ئەگەر بەتایبەت کەسێ نەبوایە لە ماڵۆ نەهاتایە لەو کۆنیشتە پرسیانیان نەکرد بۆ نەهاتووە سەیرێ شێ پەیگیر بوایەن خەڵک نەخۆشیەکی نەبێ شتێکی نەبێ ئەم شتانە کە خەڵکی کۆ کردووە بە دەوری یەک بوو بە باعیس خەڵک نەخۆشییان نەبێ سلامەت بن
هەروواکە زانی تەکنۆلۆژی غاسبێ تەکنۆلۆژی زاڵمە بەسەرێمێ ناتوانین هەر ئەو تەکنۆلۆژی مەسایلە فەرەنگیەکان ئەرزشە فەرەنگیەکان کۆنیشتەکانی دوور خستووەتەوە خەڵکی لە یەکتر جیا کردووەسەوە هەر ئیسێ تەماشاکە ئەمڕۆ یەکێ لە گرفتەکانی کۆمەلگا نەخۆشی نەڕەوانیەکانە لەبەر چییە؟ نەخۆشی نەڕەوانیەکان لەبەر دوورکەوتنیەوەی خەڵکە لە یەکە ئەگەر خەڵک بە یەکەوە بن بگەڕنەوە بۆ سەر ڕابردووی خۆیانە ئەو کۆنیشتانێ ئەو بە یەکۆبوونانێ ئەگەر دووبارە بێتەوێ خەڵک ئەم نەخۆشییانە نییە بۆچی کابرا ئیسێ ئەچێ بۆ دزی چون تووشی نەخۆشی هایەکی ڕەوانی بووە کە مەسەڵەن خۆی لە یەکێتر کەمتر دەزانی بەڵام ئەگەر بە یەکەوە بن دڵیان بە یەکەوە بێ ناچن دەستبرد نەکەن ناکەن لە ماڵی یەک حەمڵە ناکەن لە ماڵی یەکتر تەمەع ناکەن لە ماڵی یەکە بەخێڵی نابن لە یەک قەدیم ئاوا بوو خەڵک ئەوەندە دڵیان نزیک و یەک بوو کەس تەمەعی نەئەکرد لە کەس بەڵام ئیسەوانیە ئیسە خەڵک تەمەعەکەن لە یەکتر دزی ئەەکەن لە یەکتر نەخۆشی نەڕەوانیەکان زۆر بووە وەکو یەکێ لە دانیشمەندەکانیژێ ئینسانەکانی ئەمڕۆ کارێکیان لاتوە وەکو هێلکە بیکوتی بە دیوارە ئەوە شخصیەتیان وردبووە شخصیەتی ڕۆحیان بەڵێ خەڵکەکە لە نەزەری ڕۆحی ڕەوانیا واقعا تووشی گرفت بووە ئیسە بەداخەوە خەڵک کابرا وازانی ئەو شتە کە بە کارخانە دروست کردووە کە بە عملیاتی کارخانە هاتووە سەبەرۆ وازانی ئەو چاکە وازانی ئەو سالمێ بەڵام ئەو مەوادی مەحافزێک کە ها لە ناو کەلوپەلی کارخانێ بەڕاستی لەتمێ ئەوەندە زۆرە وەکو شتێک مۆریانەیە کە بکەوێتە ناو جەسەی بەشەرەکان هەر وەکو مۆریانە چوەتە ناو جەسەیانە ئیسە ئەوەسە کە بیمارەسانەکان فریان ناکەون حەچی بیمارەسانە پڕە لە نەخۆش لەبەر چییە خواردەمەنیە سروشتیەکان کەم بووەسۆ کابرا لە باخی خۆیان لە وڵاتی خۆیان هەموو شتێکی هەست ئەتوانێت بەرهەم بێنێ بەڵام مەسرەفی بووە پاڵی داوەتۆ خەڵکی ئەو لە قەدیم ویژدانیان ڕێ نەئەدا کە بەسەم دانیشن کابرا ئێوە درەختەیە کێڵم ئەگەر مەلیمۆریش لێ بخوات جانەوەریش لێ بخوا دەرخەیرمەکە بەڵام ئیسە کابرا دانیشتوێ لە ماڵەوە ئێژێ من کاکە هیچم ناوێ فقط دانیشم مەسرەفەکەم دەی ئەوەسەیە کە مەسرەفکردنەکەی بووەتە باعیسی نەخۆشی خۆی ئەگەر ئێمە بگەڕێنە بە ئەو شتانێ بەجێ ئەوە مەسرەفکردنەوە بین تەولید کەین بەرهەم بێنین قەد نەخۆش ناکەوین هەر ئەو تەولیدە خۆی ئەبێتە باعیس هەم لەشت کارکە هەم بیرت کارکە هەم شتی دەستپەروەردەی خۆت بێخۆی جا شتێت تۆ خۆت بەرهەمی بێنی لەگەڵ شتێتر کە لە دەها وڵاتە کەس نازانێت چی دروست بووە چۆنێ فرەی فەرقێ تو شتەکە بەرهەمی دەستی خۆتێ پس پێنەخۆش ناکەوی ئەگەر ئێمە بگەڕێنەوە بۆ ئەو ڕابردووە ئەگەر ئێمە لەسەر ڕابردووی خۆمان ناکارکەن بەڕاستی ئەتوانین هەم لە بواری ڕۆحڕەوانە هەم لە بواری جەسە و کۆمەلگا و هەم لە بواری نزیک بوونەوەی دڵەکان هەمیشە مەحفوظ و سالم خێر بەیدێ سەر و چەمام دەستاوەش بوو ئاوەختیەکەی ئێمە قەیم یانە و تاتەیمانە دە 12 زارۆڕی بێنمێ و بە هەڵوچە وشکی و بە هەنگووری و بە گرچی وەی ماکەرێنی و ئاوەختیەکەی هەنگورە دەیمی وشکە کەرێنمی و کەرێنمێ شەچکوچی و زمسانین یێنمێشرە و کەشکی هەڵی زەژەنێنمێ و کەشکی نیێنمێوە و ئاوەختیەکەی کەشکی نیێنمێرە پەی وێنەگانە مێمانی و تفی دەشتەنە تفی چنێنمێوە هۆر شاگیرێنمێ پەی زمسانین یێنمێ شارە پەی مێمانی و پەی زاڕوڵا و پەی کوڵاو ڕۆچنا و پەی گرد و زاوڵا خەڵەتنێنمێ بە وەزی و بە تفی و بە هەچکوچی و ئاوەختیەکەی بە چی بە وشکێ وەشکەرێنمێ سەلەمی نەگەێنمێ و دوی نەگەێنمێ و ئاوەختیەکەی هەڵی زەژەنێنمێ و ئەپاسە دوێنمێ گەر لە حەیوان شۆ ئارێنمێوە نیێنمێ و
پاسە هەرمان و یانە هیچبەرنمی و یانە ماڵێن میرە یانە ناوێنمی لیف و یاگە شۆرێنمی قاڵیە شۆرێنمی هەر پاسە کومەک و ئەیانتاتەی ماکەرێنمی ڕاڵم پەیتۆنی ئاوەختیەکە هەرچێ وەسیلە و قەیمی بێ بە ئینجامش دێنمی دوێنمێ جلستەی پەیسەر و هانەی جلی بەرینمی جلەکە زاوڵەکە کەرێنمەوە یۆ شۆرێنمی شاسەر و هانێوە ئاوی نەبێ شێرێنە و ئیسە شێری هەنی و دوێنمێ پاس سەروهانانە جلا زاوڵا شۆرێنمێ و سەر تەوەناوە یاوێنمێ ئارێنمێوە زاوڵی گورجێ کەرێنمێوە و کیانێنمێ شاشۆن و گاوارە و شۆن و بزڵارە و شۆن و هەرمانێرە و ئەپاسە لێنمێ بن و تفا پاکە کەرێنمێوە بەهارێنێ تفەکە یاوێنێ چنێنمێ شاوە سەر و باناوە وشکە شاکەرێنمێ وشاگەنمێ پەیزمسانی عین و کەشکان یێنمێ کەشکی وەشێ کەرێنمێنمێ شاسەر و بانیوە وشکێ بانانە شانەنە پەیزمسانی یێنمێ شارە پەیزاڕڵا ئاوەختیەکەی لێنمێ هەواردە ئیتر هەوارەکەەوە یان لێنمێ خاک ئارێنمێ و یانە ناوێنمێ و کەپرە بەسێنمێ و لێنمێ چەند و حەیوانی و حەیوان ئارێنمێوە و ئەپاسە کۆمەک و ئاتاتەی کەرێنمێ زاوڵێ بێنمی و ڕازێ ماپەی کەرێنی واچێنی ئاوەختیەکەی زەنگەنە قوڵەم چاڵی کرد و واچینمێ دڵۆپەن ئەیان واچێ بوو با ڕازت کرد و پێی واچێنی هورش بارێ ئەگەر ئەقڵ و فام قەیمی پێتا شش پەلی و دوو شاخ ئەو مەلە چێشا کەیش گۆری لە مەمانە سعاتێ ئەیا گیان من چێشا تاتە گیان چێشا ماما گیان چێشا واچێ پەپولە زەڕەن منۆ گوڵیوێ ئەگەر ئەقڵ و فام قەیمی پێتا شش پەلی و دوو شاخ ئامە لە چێشا دەی هورش ئارینوێ پەپولە زەڕە بێ دێ گوڵەکەیوێ ئاوەختیەکەی واچی ڕازی ماپەی کەرێنی وەڵڵا ئەیا مام تاتە ما بەڕازی مومنینی ما ژیرێ ماکەینیوێ وردەواڵە ورەشەی دەی وەڵا لێنی پاس سەق زوبانە نەزاڕوڵێ ئی پیاو منە جارە هەر بە وردەواڵە سەی ورەتەی سەق زوبانە منش گێستێناوە بەردێداش واپەرنارم بۆ ئاوەختی نوقڵی ئارێ و خورماوی ئارێ و چیوارێ ملەوانی یاری پەیزاوڵا کوژەکڵی و وەخوا چەند و ئەیا مەڵا سەعدی جەنگ ما بێن سەر و ملەوانە کوژەکڵی بانەنە ئارێنەش نەینێش کەرۆش ملو ئای پەی ملو ئاک ناچێ بەکەینێش ئەرێ بە قورعان لوان وردەواڵە ورەتەی مورێش پەیادینی سەقز و بانن هەنو ئەو سای وەش بێ دڵت وەش بێ وەرێنیش و مشتێتفی وەرێنی گەز باڵا کەرینی دبێ وەزی دێزاوڵە وەشێنە بێ ئان نەتەر و ئاوەختیەکەی ئیسەتێ هیچ چووک دڵ نەوەشا گرچی و هیچ پارێ مەگەڕوداتۆ چووک دڵ نەوەشار وەڵا ئەو سەی وەش بێن وەزیعەت و ئەو سای وەش بێن تفی شاور گێرێن مپەی وەزی شاور گێرێن مپەی کەشک شاور گێرێن مپەی ئیسە هیچ کام شاگەرەکی لێنێ زاوڵە قريب خيانا كم رفيق بخواكم صالان وشاو أخفيني السلام عليكم خير بيدي سر شما سلامي برنامج تابو دست تاوش بو خير بيدي سمن مدانو شبح سوى كرو تافجه زارولو وما شني سرگرمي بينمي والله من روني اتركو حد سرگرمي برونه تا تايون بيلاني كرينمي شنو زارولو انه يوشا احمد بيبي شنو يا احمد حوت زاولتي ما حنا بيلون بانه گورش واسمي بيسرو بانه گوري تا تايون مي قلاني كرينمي قلاني كما تمامي وشارالي كرينمي وشارالي يوم اجيري اتر لوي سركري تمو كلكه وسرن يما مثلا جماري تا د تا بي سرچني اتر واتي اماني اتر حج كسياوي اول كرات حج كسي شمش بنكو يد استقنيشو اتنو باي بيجيري اما تمامني كرين مي قلاني يوم ابي ويقول مثلا دسبش كرين مي 5 نفري
6 نەفەریشیم ڕێکێ بیێنمی یاری ماسەرۆ یاری ماوارۆ یا 10 نەفەری 5 سەرۆ 5 وارۆ ئەتر یو ماپوو پشتێ واچێن مێش وێ وڵێ ئەتر مەسەڵەن ئی 5 نەفەرە واری مردێنی گەر ئامادە بینی وێوڵەکەی پۆوە لێ ئەو پەڕۆقلەکەی ئەتر بەرش بەردە ئەگەر وێوڵێ بەرش بەردێ تەمامتر وارینی بریە بینی ئەتر ئی 5 نەفەرە واری ئەوێش کولەن وەرە مردێ بینی مەخابڵ و ئەو 5 نەفەرەکەنە چوارەکە وێوڵەش پشتیوە بی ئەتر نازێنی مەسڵ قەرا نەهاوێنە پێسەواچی کەمی گێنی تا وێوڵە لێ بانەکەی ئینە ئەپینێ سەرگەرمی بنواوە ئەتر شەوێ ئامێراوێ ئەتر ئێنمێ خۆ هیچ راقووی نەبێ یەوا شەورنێ پەڕۆلێکە ئێنمێ چوەرە چەقنێن مێشنەوتەر ئەتر ئەپاسێکەنین بە خۆران حەمە وێمە چکناش مل و کوڕای حەمە سەعیدێ ئینە سۆت دلق پاسەتر ئێنمێ پەیانەی شەونشینی بینمەوەی و ڕازێک کەرێنمێ ڕازێکی مەسەڵەن مەساڵەی کەرێنمی واچێنمی پێسەیسە براژن سەرمێ ماچی زەنگەنە قوڵم چاڵی کەرۆشیم مەسەڵەن دی بێنمێ دوێ دەسێدا تۆ هەرشبارە یا واچێ بە فەرز بنیە میرە مەڵا ڕۆچێن فروجایی وەرو ئەی واچێ چێشە ئەو واچی چێژادێ ئەری دێ خۆ مەڵا هەر ڕۆچین وەلی فروج ملو پانایی وەرو مەسەڵەن کەڵەشیر بەدوانی وێما ئەرایی وەرو ئەپاسێ سەرگە ئای ماتەوانێ گنێنمێ گۆرەوە بازی گۆرەوە بازی ترەوە ناوەختی چراوە ڕۆشنایی نەبێتە تا سعات فرهێزمادە ومان و نیشێن مێری وڵاز زارۆڵی و چاوەڵی کولەن عالی بینێ پێسەی سەی نەبی ئیسە بە فەرز بنیە منە من وەم زاوڵێ منی ئەگەر واچ و بلمێ زەمین کاڵا ئەتکشمێوەنێ وەلی بە فەرز بنیێ من شوانە و یانە و کە ئەحمە یانە و مامۆستا سعدی یانە و کە ئەحمە حیوان شابەرە مەسەڵەن بیا ناشوانە و ئایشا ئەیەم هەر چێشواتەن لێ ڕۆڵە وەڵا مەتەعزرا کوڕشنیا دەبزێشەنی بەرەشە سەروچەمی مەسەڵەن نەواتە نمنا وەلی ئیسە پاسە نییە ئیسە بڕواکەرە ئاوەختی کول و سەرگەرمی ما بێ بێ یا شوانە و گاوە یا بزڵا یا شوون و تاتێوێ یا هەربەنێ مەسەڵەن کە ئەحمە زر بێ من زاوڵە بێنی تاتە ماچی ئەحمە مەسەڵەن تەلعەتی بەسە وێترێ بێت چەنە پەی باری بارش پێکەرەوە بەرش پێی دەگێ بارشەوە پاسە وەلی ئیسێ کولەن ئیسانە نییە ئیسە کولەن گۆشی و زەمانێ و پاسە کولەن فاران ها زەمانەتر دەست و باغداری ما ئاز والله تا زەمانێ من هۆشمێ مەسەڵەن ئا هاڵێ ئەو لا پیشەلیاری ئانە کولەن کاڵیێ وەختێ دەڵوەت ئاما مەسەڵەن هاردی شاری قەرنشار خەلەش بڕواکەرە گر کەس دەست و گرچیوی شاز ئەتە گر کەس بی مفتووە بڕواکەرە ئیسە شکەن مار و ئەچی هەورامانە ژاڵانە حتا بلو ئام لە گاوەراوەر و بڵبەری یونیا ئانە خەلەش کاڵا بوو یا گەرمە شامی ئەرە وەڵا کولەن دەست ئاسەن ئەلانی دەمەسە بە فەرز بنیە مێرە چاوەڵ گرد و یانی حەج کەس لوێن میکراڵۆچنە حەج کەس وەلیش دێنێتر ئەچی ئاوانە واچن میانۆ ئەحمە حاچابی وەزیمە یانە کە ئەحمەی ئەتر گرد و زاڵار وەکەرەوە ئەنە عالی بینی مەسەڵەن حەج کەس هەر یاگێ خورماویش دێ خورماوی عالی بینی وەلەر یاگێ مروێش ئادێنی و دانێش ئادێنی واچ نەردی دانێنی وەسیلەکە تا پیس بوو وەلی ئیسەعانی نەمەنینی برا وەڵا ئیسە هەر یاگێ ئیسە هەر یەواشێواشێ ئاماننا بڕواکەر ئیسە هەر یانەوە ئی خوشکبارە یانەش نەبوو مەسەڵەن بنیۆرە خەیلە پیشڕەفتەشکردنی سێ وەلی چاوەڵ 5 ساڵات چێوەڵتێت بڕواکەر ئینێری یاگەێنێت ترەخوێنێت بنێ ئینە شایێ بە وەلی ئیسە هەرەوە نامان ناوێ وەڵی ئیسە یانە ئێمەنە بە فەرز هەر یانێ لەوانە ئاتفیشانیە نێرە و هەچکوچیشانیە نێرە و مەژگەشانیان لەو هەنجی لە وشکی جارە ئینەیکی 2 ساڵە ئامانە ئی خوشکبارە چینێ هەرفرە وەشایسە شکلوان و یاگێ ئیشەڵا بەشەر بلەوە یاگێ ئەلعان ئیسە هەرەرەنە وە شاپەی شابەردێنێ بڕواکەرە ئەلعان ئیسێ فرەتەر وەختێ مێوە مەسەڵەن من ملوپەی دوکانی وێمسان و گەرزان و مێوە بنەنین خاستەرش بسان و جەبانجانی وە جەساوی وێ جەچی وێ تەری وە خۆڵکەون ینی فکرش باز بیان بڕواکەر ئیسە دەست و لە بەنیاتی هینیش ئاسن مشوم ماسی مەحەلی بوو مشو دۆمە حاگێڵۆشون یانیشا هەم تفی هەم وەزی هەم ساوی بڕواکەری کە ئەحمەدە باغدارە ساویش ئاردێنی خیاریش ئاردێنی گێڵان دوکان کابرا گێڵۆ مەسەڵەما چی و بەنێنی تاردن چی ئۆرامانی هەن یا بانجانی یا خیاری یا ساوی یا حەچە چی و ئیسە شکۆر خەیلێ خۆڵک فکرش باز بیان پیا بارەوێ دەست و ئونەی شاسن ینی دەست و چیوی مەسنوعی شاسن نەمانەوەی تەبیعی وێمە مەلەلانسەوە مینانی دوکان لە هامنێنە دوکانە من فرەتەر خۆڵک تەلاش پێچیوی مەحەلی کەرو مە حتا سایە ماهەنەکەی مەسەڵەن جە مەسەڵەن جەتفا و جەوەزا و جە کەشکی و جە گەرمە شاماوە حەچە چی و وێمان تقریبان سایەکەن مجمێشنە بازارەکەی سە خۆڵکیش گر کەس پێی ئەلانی سە هەور مەسەڵەن کابرا تارانی ژمەرە ماچۆ مەسەڵەن من وەزیم گەرەکەی نو هەورامانی با ڕەوەنم گەرەک بۆ نو هەورامانی بوو مەسەڵەن تفیم گەرەکێ با نو هەورامانی با ئیسە کولەن
پێش ڕۆشن بێنەوە شایەتیش گێڵا بیسا هەر بەرەوەنە کولەن سۆقاتیەکەیمە کولەن چیوە هەورامانیش ئارلەنی سە ئینا دلێنێ بڕواکەرە مەگەر کەسانێ مەزان و واچوو یا مەنامەنۆرە پەیزاوڵە یا پرتەقاڵی یا ساوی ئیسا هەنی شەر تەبیعی با وەلیم شکلوان و یاگی پەچیوە قەیمیەکە وێمە شایەتیش وەشتا هەرزاندی گێڵی بازارەکەنێ ئەلانیسە هەریانێوە جاجمش چەنە بۆ خەیلی ئایانە پیشڕەفتن بڕواکەرە ئیسن جاجم و مەوجە و ئانی ئیسە نەمەنینی هەریا ئیسە دوکانەکانە کولەن کێشتێنێ شادار فەرەجی مەسەڵی سەلان مەتاوی فەرەجی بسانی لەوان دوێر ملوێنی باوەڕکەرێ ئەلان ئیسە من ویۆشاوەم ناحەز کرد و فەرەجی بسان و قدرەت نییە بە فەرز لەوان فەرەجی عالی نادوێ ملوێنە و نێری ملوێنینێ ئەرە وەڵا وەلی شکر هەرونە گێڵان و پێقەیمی بەشەڵا هەر یەواش یەواشێ دەست نازمێر بلوە شاید مامسا سعدیش فرەتەر گێڵ شارەکان و فرەتەر تەجربەشان احتیمالشان ئاخاستەر زان و هەونە کولەن گێڵان و پێچی و ماپێسە ئاماچمی مەحەلی ئیسە خەڵک پێی مەحەلی مەیۆ پێی سنعەتی يا رفيق من شنوري يا ثور الرفيق السلام عليكم يا أخوة خير بيدي سلتم خير بيدي يا أخوة لما تعتمع فقير بي فقير بي الوابد مهوار تنيا دوي بزي اسمع بيني دوي بزي الوابد مي او هواري ناتشويت دوي بزي ما بيني هم بي واري ما هم بيني ما يواسي تعتم لوي آخر شو ادام هوري الثور ما شو بياكي زارولي ما بوليني بزي كميني بيمو لو يا جي دوي هيني باره دوي غاوي دوي بزي تشوي باره با نجي ما بو تاتي سملوا پودينو پيدور جاورياني شاما و غاوي ساردي بي غاوي ساردي بي يمد وكيش ورمي كراكيش وروانا كيسز برمي پيانا غاي هجر رو تاتم بي يولو جاري بعضي دو بعضي كريو إني بريو بيساعي بكيشا إماش وش ما ورينمي والحاصل إنه شيو ما فربي كابري هبينينمي كابري بينينمي تانا يعني أوي بي إني يعني إيه بيانا يعني أوي بي فرض كره إلا ولا كابري ينمي التلوين مي هاتشيو بيساي تشوف نبي تشوف نبي وقتي حسنا ملوين مجيوا وارين مكشنا ورين ميو ثاني بيوارد وماو بينو دنيا كيس خير مني جبشي وم خير ما تاكرو جبرنامه وهوار وهراماني مزان يسواتو من زمانه فير بينا وزارولي بينا تشيم كلاشم دين ايام كلاش كان لتري بينا وجاجم بينو ايام ايش فيرا كرينا ايش منيش فيرا كرينا ايش منيش حزم كرو اي ميراثن وهرامانين كوربو هنو زمان وزارولي جا ايامو جم ويمو ايش منيش قالك ما يكناتشي ما فيرا كرونو حس كرو بو حزم كرو كوربو جهينو هراماني صناعي دستين واقعا ميتشي جميلاس وهراماني جبشو وين من حزم كرو كوربو توا سعي منو هس كرو كناتشي كيشن فيرا كرو واقعا مثلا حنا مو هرشي جل التريبو جه گواره بونه مثلا هر چی بو حزش کرو پنم لوشونیش را فیره بو وشم در صورت نبود فیره بیا کناسی که چیم فیره کرو والله تی مثلا همینه نه با هینو میوینه حتما هر ایسه هینش پنامان چال که میوشا اصلا که جسایی واچی پرتقالی نه که نبین مثلا میوش که بیان ساوی شاوشکی کردینی و تفی بینی و هیچ کچی بینی وزي بيني أترف كشكي بيني وإني فلو مثلا برتقالي كان بخيار صالة سفر جماعة حد فقط هامنين خيار هن مثلا إنه حس كريمي ها أزم سالي نواتيني مش كوش عارضني خياره شيء وشاني حرم مصنوعية هن نبيني مثلا خيار هن خيانة في بيني وشكشي بيني وكشكي بيني وأتت شيء وشاني حس كريمي مثلا ما بلو بزيورة وما قلمي أنا كان شيء وكيزمي مثلا هامنين زانين ميكوش كراوي پی زمسانی شد گرام مثلا کشکینی نیوه وقتی می‌نی شهر پی زمسانی ما با زمسانی و ما دوین میارین مت واقعا مثلا بشه جا
هی میراس و هین و هەورامانی شەوچرەوە هەورامانی و نیشتەی مارە چییە مەسنوعی کە نەبی مەسەن دوکانمە ئەسەن نەبێ بریمە دوکان مەسەن پێ زاڵڵی ملو دوکان هەزار نوعێکی مار و موادی ماندگاریش فرێ ناسەرە وە لێمە یەکسەرە یا تفی بینی یا ئانێ بینی ئەسەن چیوەچانی نەبینی تاتەم دوێ ئێمە زاڵڵی بینمیانەنێ تاتەم دوێ پەیتارانی ئێوە نەحەسکەرین بچیوێ جدید ئاری بەسن تان نەتف و چیوەکەم هاوار دەبی حەچ ئانە بێمینما هامرینە ئەیام تفی وشکێکەری بە چنیوە وشکێ شاکەری یا هەمێوەکە یا هەر چیوێ بێ ئەتر کۆشارێن میوە پێی زمسانی وەرێنمی مەسەن ئیک ناچیمە پرسوم چەندە ماچۆ ئەیا ئێمە ئیسێ زمسارینێ مەسەن نیشمێرە مێوە و چیوەنشمە چێش وەرێندی باچینمی تاتەم ئەگەر ساڵێ سەفرێت تارانە ئامێ پرتەقاڵی شاردێنیوێ فرە حەسکەرینمی ئینە بۆ شاوەشەبی من پێکنێنی شاوێ واقعان پێکنێنی شاوە جوورە پێی ملەوانی ملم نەبی گرشەوێ سب حێورزی نێو کوشێنیم سەری نێ ملەوانێکیم کردی بێ ملم پێکنێبیمە بۆش فرەوەشەوێچی لێ یاگەکێنە پشگنێنێت چیت پشگنێنێ منیش دەرسوورە تێرە مەسەن نەتفو چیوەکە بێ گەرە ئایم فەرحەسپەنەکەینی وەلی نا مەسەنەن زەرە ئیسە ئانە هینیش خاصیتش بێ پێی بەیەن و ئێمە پەیوین و چیمە ئەسەن نەنەوەشێگنێنمی نەحیچە ئیسە واقعان دوێ چیوێمنەی بە زاڕڵەکە منیان نەچی و دوکانیش واردن نەوەشە مەسەڵەن وێش پاو ئیکناچێمە من وێ ماچێنی دوێنە مەدرسەکە نەبی وەلی چاوە لێن یانەوی و یازیێن مێرەجبەر یا بازیاچیوێ تفەکە کەرێنی کیسەم واقعان وەرزەکە بەرێنمی چیوەکەی بەرێنمی ئیسە ئانی سالمی بینی وەلی نائیسە نە چیوەکە هەن جۆروا جۆرە ئامان زاڕڵێ دوێ چیوشواری شۆ یێرەی نەوەشە واقعان چوک چیوە بەسنوعیە شوارن ئینە جەمێ بێبینی ئیسە جەخواگیانی شکر هەرچە چی ئاینا هەربەرە مای مێنادلێجە مەسەن چیویستن نەتیجە هەرچە چی بوو مەسەن من وەک شەخص وێم واقعان مەسەن ئیسە یانە مەرەفرە میێمانێ بە جۆرێ مابێ جا حەسکەر و فرەماچوو بە پیاکەم دۆ مێوە بسانێ چوک واقعان مەسەن تفی منیۆرە مێوە وشکە منیۆرێ حتا لە بووێ گرین و فرە مەسەن میێوانە یانەنە منیۆرێ نازم منان چمە چێش بە نەماچدێ ئێمە خۆشاوش بە نەماچمی گرد و میێوەکە مەسەن وشکی کەرمی زمسانینێ گرین مێشا و فیستنی مێشا و ئەتر ماچمێشە جیا ئینەی ئانێ فرا ئیسیفاکەرمی وەڵا واقعان پاسەن تا میوەکەی فرە وەرمی هەرپاسە کەزانمێ بەشەر بە تەبعی بەشەری وێش جۆرێوەن چیوێ ڕەنج و زەحمەت شتەنەکێشۆ حەزش پەنەکەڕۆ ئی بەرهەمێ وێما ئی والەمەنی وێما کە وێما وەش شاکەرمی ئەگەر وێما ئیسفای شاکەرمیشەن لەزەت چەند پێما هەرپاسێ والەمەنیەکێ کە ئێمە هەنێما خاصیەتی جۆراجۆرێشانی جەوەڵات و هۆراماینێ بە تەوەجۆ بە وەزعیەتی جۆغرافیایی و ئەقلیمی وێما گرچی وێشار لەنج بەر هەنجیریشا بێنێ هەنگووری بێنێ کەلێنی چاش کوچی شێڵانی بێنێ هەشتاڵوی بێنێ وەزی بێنێ ئاوەختیەکەی تفی بێنێ ئی بەرهەمێ چوون هەری وێشا خاصیەتی وەش بێن پێی جەسەد و ئینسانی پێی لەش و ئینسانی ئیسلامەتی و ئەسەر وێش بێنش ئەپی خاترۆ بەرهەمە وێماڵیەکە وێمە بەرهەمەکی وێمانێکی وێمە تەسیرات و وێشە هەم پێی بەن و ئینسانی هەنشا هەم جەنەزەر و غەزاچۆ سالمێنێ و ئینسان حەزی چاپەنەکەڕۆ چیوەکە نویانە وێش بۆ چیەکە وەش وەشکردە بۆ زانو چێشاری ڕەنج شەنە کێشتە بۆ ئینە ئەرزش و خاصیەتی فرەشن بەڵێ هەر پاسە ئێمە شیۆ هەرچێ هەرمانەنە بە عەمەڵ بەیاگێمێ شیۆ ئێمە نێوزمە یاگێ جەد لێ وێمانە هەرچە یانن وێشە دەست پەنەکەڕۆ ئەگەر ئێمە وما دەست کەرمێ پەنە زاڵەکەشما فێرێ بە ئی هەرمانەیە کە ئێمە وما دەست پەنەکەرمێ و ملمێ سەرشرە بۆ بە چیوەوە هەمەگیر گل و خەڵکی عادش پەنەکەڕۆ بەڕاستی ئارۆ خەڵک و ئاروی شو پاڵە وڵاتیوێ بەداخەوە تەنپەروەری بێنمێ ئی تەنپەروەری بێن باعیس وانەی نەتامێ کارکەرمێ هەمیشەی چەم دارمێ پێی چی و خەڵکی بەڵام خەڵک و هۆرامانی جەویێرلەنە جۆرە بێن چی و ئیلا ئەولایش هەر مەسرف نەکردن
بەچیوێ بە سالمش نەزانان هەر جەوێشانە چیشا وەشکردن چیشا والن چیشا ئیسفاکردن هەر پاسەکە ئێمە زانمێ حتا مەسەن دزانی مەسنوعی شاوەشیکە نێجە هۆرامانی تەختینە قڵف شاوەشکردن ئینە نیشانی نەنە خەڵکو و هۆرامانی جەسنعەتەکانە و جەوارلەمەنیەکانە سەر و پەیا وێشاوە بێنێ مەشهورارێک کە مەسەڵەن ماچا حتا ئەنە خەڵک شرایەتی زمسانی جۆرە بێنێ 5 مانگێ 6 مانگێ زمسان بیان خەڵکە تاوانی سەر و پەیا وەشە وێش گێرو هەم ئازوقەش بێن پێی وێش و هەم تفاقش بێن پێی حیوانات و چیوەکەی هەمیەت و ئیچیە وشکا نەمەهێمارێ یۆجە مانگەکە ساڵێ پێوەنیشەن نامێژ ئەپی چیە وشکەوێ مانگ و قاتەی ئەوڵ مانگ و هارینە ئێمە جەقەمیەکە پەرسانمە چی شاواتێنە پەنە قاتێ واتەنشان نەوشکمەنە نەتەڕیاوان پەنێ یعنی ئا وشکە حتا ئەوڵ وەهاری بیان خەڵک ئێنە چی وشور گێرتن تا ئەوڵ وەهاری کە گیواوی تەڕیاوە پەنێ جەچیە وشکەکە ئیسفایشاکردن و چاشت و والەمەنی شەوێشا بێنێ کە ئیسە تاوە هارێ گوڵ یاوان پەنە و گیواوڵە یاوان پەنێ وشکەکە وەش یاگەیارێ بیان پێ بدەنی نەوشکمانە و نەتەڕیاوان پەنێ أنا كم بصير صفاوي جاسه أي بكرة أنا كم تشان سرشبيجي والله هاري ككوش كرين مليون مي أباغور يتري تو جاو كرين مي مثلا ما هي تمابي وقتی تاتم شنو يتجيب بمنش إلى أولا وقردش إينا بوشي إينا كرينمي أول وهاري تا آخرو بايزي قردش بيري مانغازم ثاني إذا حمت تشي إتر أتا خلا عارين ميو مثلا كالين مشو درا وشكرين ميو عارين مشو خرمانو كوين مشو وقتی كرين وجبارو هسري عارين مشلا دقا آلوين وبو زرات يقني زرات مثلا برين مش فصل بايزي نفرات زرات بريي يواش عايش وشك كرين مي كوين مشو آرين مشو وقتي جنيش اني رأي دشتيت في شنيني او اجي هامنو مثلا وها هامنو بننو اني رأي دقا تفكات شنيني او بقول مثلا بينهيني بيني اني كنيشيني دقانا عرين شاور برا ايشا ساناليش انا بيني سانالتين ياوين شاو وشكي شاكريني چنا اسيني شاجياي وقتي مريو ما بيني وقتي مرو بياري هم وشكي شاكرين مي عايشة في فصل زمساني وعرضوا بخدمتي تكرون وزكاة تكنين مي وقتي باكي شاكرين مي وشكي شاكرين مي كرين مشابار وهسري آرين مشاوي سيفي كالين مي وقتي سيف زميني وقتی کنین مشاو و کرین مشابار و سری آرین مشارا و یگو عرض بخدمتی تکروی ایت ای جورشیگا هنگورتی کنین می هرچش بطری وریه ایش وش که کرین می کرین شچکچی یواش ایت زمسانی وقتی این میرا ایت فی بعض شاکرینی هردت فی و چالی کوینی شاویچینی شاکرینی شافسا هردت فا جا جنه بخوا فش کرو ماما حنی و بنی مشگوت فی کوی ایت کرین نشانه حلیزه إتر جاهلي ذكي تفصل زمساني إتر تقنين شاوي مثلا هشكس ميمانج بيو أبسي خلق كوبيو أبسي جماعة قليلي بيان إتر سوقاتو يعني أنا بي هشكشي آرين يرو ونو تف آرين يرو وقتي هشكشي آرين يرو أبي جورشيوا هنجيري بيني وشكي شاكريني أبي مثلا قرميان يرو إتر أول وهاري حتى بايزي إما زحمتو آني كيشين مي بايرا مانغو زمساني مجغك ونكا بيو كويني كرينش آبسا كشكا كرينش أنا هليزة بي وقتي هليزة بوسيني سنمانيني تاسفاني سا هيش نمانن كنا نمانن أردو بخدمتي تكرو إيجيوا إيقلو ششمانغي بايري مانغا زمساني
ئێتر نیشین مێرێ ئادەمانە خۆ جایە نەماڵی بردی دڵ نەبێ مەگە گر کەش وشتیا بیەوە یەواشە تا ئەوە ڕۆوەهاری واوەی وەرین مێ نیشین مێنە وەرین مێ ئاوەختی ئێتە بێخەم ئێتە هیچ کەس نەگنێستەر وەرێوە ئینە منیا و ئونە منیا و ئونە منیا و چینە منیا هێزمی ئارینمی مەسەلەن بەبار و هەسەری کابرا بێ 50 باری هێزمی ئاری زمسانی نێتر نییەپۆ و ئاوەختی ئیسراحەت نیشیرە و ئاڵە فارین مکەرین منا کەیانی حیوانەکەی و ئاپاسە ئێتر ئێمە هەرمانی ئێمە ئینی بی لسان كرم برزة تضاي يا رفيق صانوي يا وري نوري